بەناوی خوای گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵقەی دووەمی گەشتی شیکاری وەرزشی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد بوومەوە. ئایزانم دەتوانم لەم بەرنامەکانی سەرەتا بەرنامەی ناساندن دەبێ و دەتوانن لە پەیجی تایبەتی پەیام سپۆرتی شەوانێ بینەری بەرنامەی ئەمڕۆ بن و لەگەڵی هەچ پرسیارە سەرنجێکتانە بوو ئاراسەمانی بکەن. ئەو بابەتانەی کە لەمڕۆیە بۆ ئامادە کردوون قسەکردن دەبێت لەسەر یاری نێوان لێڤەرپوڵ و ئارسناڵ کە یاری لوتکەی ئەمشەو لە پرێمەر لیگ ئەنجام دەدرێت و هەروەها یاری نێوان مانچستەر یونایتد و ئەتلێتیکۆ مەدرید کە تێیدا ئەتلێتیکۆ مەدرید گەشتە چارێکی کۆتایی و بەنفیکا و ئایاکس ئەمستەردام کە هیچبامان شێوە گەشتە چارێکی کۆتایی و بەپێی دەرفەتیش سەرنجێکی کورتمانە بێت لەسەر ڕوبەڕووبوونەوەکانی چامپیۆنز لیگ ئەمشەو کە کۆتا ڕوبەڕووبوونەوەکانی قۆناغی 16 دەبێت لە پەیجی پەیام سپۆرتۆ لەگەڵمان بن و هەچ پرسیار و سەرنجێکتان نەبوو ئێمە لە خزمەتتانە ئامادە دەبین. ئایزانم دەمەوێت ئەوەتان بۆ ڕوونکەمەوانێت جیاواز لە هەر شیکاریی تر جیاواز لە هەر تێبینێکی تر لەبارەی ڕوبەڕووبوونەوەی ئەم شەوی نێوان لێڤەرپوڵ و ئارسناڵ کە وەگلای هەمووتان ئاشکرایە، یعنی ئارسناڵ بە داڕشتەی پلانی یاریکردنی 4-2-3-1 یاری دەکات و هەروەها یۆرگن کلۆپ و یانی لێڤەرپوڵیش بە پێگاتەی 4-3-3 یاری دەکات. ئەوەی کە گومانی لەسرە بۆ ئەم شەو ئامادەبوونی محەممەد سەلاح ئەگەرچی لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەش کلۆب ئاماژەی بۆ کرد بوو کە بەڵێ محەممەد سەلاحی ژامادێ و ڕایانانی دەست پێ کردوێتەوانێ، بەڵام هێشتا دڵنیا نابن لەوەی کە بە شێوەی سەرەکی بەشداری دەکات یاخودنا. لەگەڵ مابن تا ئەوەی لەسەر یاری نێوان لێڤەرپوڵ و ئارسناڵ چەند زانیاریەکی ورد و درشتان بەمێ لەسەر ئامادەکاریم دوتر بۆ پریمەر لیگ و بۆ ئەم یاریە گرنگیان گەر هاوکارانم هاوکاریم بکەن بەوەی کە گرافیکی تایبەت بە یاری نێوان ئارسناڵ و لێڤەرپوڵمان بدەنێت تا ئەوەی ئێمە شرۆڤەی تایبەتی لەسەر پێین کۆکو ئاماژەم پێکرد یۆرگن کلۆپ و ئارتێتا ئەمشەو لە ڕوبەڕووبوونەوەیکی تایبەتدا ڕوبەڕوو یەک دەبنەوە. گەر گرافیکەکە ئامادە بێت تاوەی دەست پێ بکەین و قسەی تەواوی لەسەر بکەین. بەڵێ ئەمە گرافیکی تایبەت بە یاری نێوان ئارسناڵ و یانەی لێڤەرپوڵ. وەک ئاگادارن هەموو لایەک ئارسناڵ تا ئێستا 26 یاری لە پرێمەر لیگ ئەنجام داوە، لێڤەرپوڵ 28 یاری کردووە، واتە جیاوازی 2 یاری لە نێوان ئەم دوو تیپەیە. ڕێژەی لێدان بۆ گۆڵ بۆ هەر تیپێک تاوەکو ئێستا لە کۆی ئەم 28 دیاریە لێڤەرپوڵ بە ڕێژەی بۆ هەر یاریەک 19 لێدانی ئاراستەی گۆڵ کردووە، بەڵام ئارسیناڵ بە کۆی ڕێژەی سەرجەمیە ئەم 26 یاری کە ئەنجامی داوە 15 لێدانی ئاراستەی گۆڵ کردووە. لەم 19 لێدان و 15 لێدانە من زانیارێکی تردان دەدەمێ. لێدان بۆ ناو گۆڵ لێدان بۆ ناو گۆڵ لە ناو ناوچەی سزایە لێڤەرپوڵ لە هەر یاریەکە 6 تۆپی لە ناو ناوچەی سزا ئاراستەی گۆڵی ئارسناڵ کردووە، بە هەمان شێوەژ ئارسناڵ 6 تۆپی لە ناو ناوچەی سزا ئاراستەی گۆڵی تیپەکانی ڕکابەری کردووە کە ئەمە خۆی لە خۆیان دەسەلمێنەری ئەوەیە کە ئەم دوو تیپە بە پلانی هێرشبەری سەرف یاری دەکەن. لە ناو 6 یاردا هێڵی گۆڵی گۆڵچی ئارسناڵ بۆ هەر یاریەک 1 تا 1.5 تا 2 نەگەیشتۆتە 2 لێدانی هەیە بۆ گۆڵ، بەڵام لێڤەرپوڵ لە هەر یاریەکە لە ناوچەی 6 یاردا 2 تۆپی ئاراستەی گۆڵ کردووە. لە دەرەوەی ناوچەی سزا لێڤەرپوڵ بۆ ڕێژەی هەر یاریەک 11 لێدانی ئاراستەی گۆڵ کردووە، ئارسناڵ 8 لێدانی ئاراستەی گۆڵ کردووە. ئەم لێدانانە پێمان دەڵێن کە ئەم دوو تیپە دوو تیپی هێرشبەرین لە شێوازی یاریکردنیانە، چی میکێل ئارتێتا چ یۆرگن کلۆپ. بەرپەرزدانەوە بەرگریکارانی ئارسناڵ هەتاوەکو ئێستا لەو هێرشانەی کردویانەتە سەری لە کۆی ئەم 26 یاریە 22 هێرشی تیپی ڕکابەریان بەرپەرزداوەتەوە، کەوابێ هێڵی بەرگری ئارسناڵ هێڵێکی تا ڕادەیەک تۆکمەیە. لێڤەرپوڵ لە 28 دیاریە 23 هێرشیان بەرپەرزداوەتەوە. خۆی دایمەن سەرکەوتنی یاریەکان تا یاری زۆرترکەی ئەگەر ڕێژەکە بەرز بێتەوە لەگەڵیا کەوابێ ئەنجامەکە باشترێ. ئارسناڵ 2 یاری کەمتری کردو بۆیە بەم 2 یاریەی کە تەواویەکە
ڕێژەکەی بگۆڕێ یا بۆ 20 یاوە تا سەرکەوێتەوە بۆ 23 وەکو لێڤەرپوڵ هاوسەنگ دەبێتەوە لە هەر یاریەکە لێڤەرپوڵ 10 فاوڵ ئارسنال 9 فاوڵ بەرگریکارانی لێڤەرپوڵ لە هەر یاریەکە توانای 2 ئۆفسایدیان هەبوو دروستیکەن لەسەر تیمی هێرشبەر کە ئەمە قووی هێڵی بەرگری دروستەکە لەبەر عادەتی یاریەکان ئەو ئۆفسایدانەی کە دروستە بێ 2 تا 4 ئۆفسایدە کە بۆ تیپێک بێتە سەری کاوابەی لێڤەرپوڵ زۆر سەرکەوتوو بەلەوەی بەرگریکاریانیان 2 ئۆفسایدیان دروست کردووە لە بەرامبەریشدا ئارسنال 1 تا 2 ئۆفسایدی دروست کردواتە ئۆفسایدونیوێکی بۆ هەر یاریەک دروست کردو ئەمە کۆمەڵێک زانیاریە تایبەت بە ئامارەکانی ئارسنال و لێڤەرپوڵ لێرەدا ئێمە ئەوەی کە باسی دەکەین چییە؟ گرنگی ئەم دویاریە بۆم دویانەیە چۆن دەبێت لێڤەرپوڵ پێویستیەکی زۆری بە سەرکەوتنە لەم یاریەدا بۆ ئەوەی جیاوازی خاڵەکانی لەگەڵ مانچستەر سیتی کەم کاتەوە بۆ تەنها خاڵێک ئارسنال پێویستیەکی زۆری بە سەرکەوتنە لەم یاریەدا تا ئەوەی پێگەی خۆی لە پلەی چوارەم بەێستر بکە بۆ گەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داات و وەگەوەی میکەلاتی تاژاماژەی پێکرد کە ئامانجی ئارسنال گەشتنە بە چامپیۆنز لیگی وەرزی داات و بڕوای من وایە ئەم شەو ئەم دوو تیپە یاریەکی ئێجگار کراوە ئەنجام بدەن چی یۆرگن کلۆپ پێداگرە لەوەی بە پلان یاریکردنی خۆی کە پلانی پرێسینگە سەرکەوتوو بێ لەوەی کە سێ خاڵ یارەکە بۆ تیپەکەی بەدەست بێنێ تاوی بە باشترین شێوە ئامادەکاری بە ڕۆبەڕبوونەوەی مانچستەر سیتی بکات لە دەی چوار بە هەمان شێوە ئارتێتا شێواز یاریکردنی خۆی دیاریکراوە و بەم شێواز یاریکردنی خۆی لە یاریەکانە سەرکەوتنی تۆمان کردو لەگەڵەوەی سەرەتای وەرزەنجامەکانی خراپ بوو بەڵام پاش ڕۆشتنی ئۆبامیانگ و گەڕانەوەی پارتی هەروەها هەڵبژاردننی یاریکردنیەکی نوێ بۆ شاکە کە ویژاریکردنی پارتی و شاکایە بەیەکەوە تا ڕادێکی زۆر ناوەندی ئارسنال ئۆقرەی وەرگرتووە ئەوەی کە جنگێم یاریە یەکلا دەکاتەوە ڕکابەریکردنی یاریزانانی هێڵی ناوەندە لەبەرەوەی چ ئارسنال چ لێڤەرپوڵ پرێسینیان لە دەرەوەی ناوچەی خوانە واتە ناگەڕێنەوە ناو هێڵی خۆیان بۆی کە بەرگری لەگەڵتی پێرکابراکە نەخێر بە پێچەوانەوە هەم ئارسنال هەم لێڤەرپوڵ کە کاتێک بەرگریەکەن لە هێرشبەرانەوە بەرگریەکەن واتە لەم یاریەدا ناوەندی هەردوویانە کێشمە کێشمێکی ئێجگار توندی تیادا دەبێت کام ناوەندە بتوانێت سەرکەوتوانە ڕەفتارکە ئەوە تیپی براوە دیاریەکە ئەوەی کە گومانی لەسرە بۆم یاریکردن بۆ یاریکردن پێگاتەی لێڤەرپوڵ ئەوەی کە چاوەڕوانکراوە یاری پێ بکە یۆرگن کلۆپ بۆم یاریە باوەڕ ناکەم بتوانێت هیچ گۆڕانکاریشی و تۆ لە ڕوبەڕوونەوەی ئارسناڵە ئەنجام دات گۆڵچی ئەلیسۆن ڤاندایک ماتێپ ئارنۆڵد هەروەها ڕۆبەرتسۆن یاریزانەکانی ناوەندیش بە ئەگەرێکی زۆرەوانێ فابینۆ بێ هندرسۆنە بێ ئەوەی کە گۆڕانکاری تیابێت نابیچیتە هێڵی هێرشبردن تا ڕادێکی زۆر بە ڕێژەیەکی زۆر یاریکردنی مانەیە یەکلاوەتەوە ئەوەی کە گۆڕانکاریە چییە پێکانی محەممەد سەلاحە کە ئەمە چاوەڕێ دەکرێت کەلێن لە لێڤەرپوڵا دروستکە بەڵام قورسە کلۆپ بێڵە کەلێن بە تیپەکەیەوە دیار بێت بۆ لەبەرەوەی خاوەنی جۆتایە خاوەنی دیازە لامان کاتە خاوەنی فێرمینۆشە و یەدەگی چوارەمیشی لە دوای ئەمانەوە دیڤۆک ئۆریجی دەبێت کە ئەمەش خۆی لە خۆیە پێگاتەی کلۆپ تۆکمە دەکات ئارسناڵی شێواز یاریکردنی دیارە و کۆمەژەم پێکرد پێگاتەی 4-2-3 یاری دەکات ئانۆ ڕامستێڵ بنوایت گابرێل هەروەها تێرنی سیدریک سوارێس و ناوەندەکەی بە شاکا و پارتی تۆکمە دەکات و لامان کاتە مارتینێلی و ئۆدیگارد و ساکا یاری دەکەن لەگەڵ ئەلێکساندەر لاکازێتە پێشبینیش دەکرێت یارێکی کراوە لە نێوان هەردوویانە بێت لەبەروی هەردوویانە طموحێکی زۆریانێ کۆتاشت کەمێ لەسەر پریمەر لیگ باسی بکەم کە تایبەتە بێتەوە پێیان و کە ئەمە زانیاریکی تایبەت دەبێت بۆ تۆی بینێت کە قسەی لەسەر بکەین ئەویش ئەوەیە دیسپلین یاری خاوێن یاخود ڕەوشی وەرزشی تیپەکان لە پریمەرلیگا خاڵبەندێکی زۆری لەسەرەکە ئەمە خۆی لە خۆیان گرنگە بۆ دامەزراوەی تیپ لێڤەرپوڵ ئاستی یەکەمی هەیە ئاستی یەکەمیە بەوەی کە تاوەکو ئێستا لێڤەرپوڵ 34 کارتی زەردی ڕوبەڕوو کراوەتەوە تەنها کارتێکی سووری بەڕوودا بەرز کراوەتەوە کە ئەمە ئەم تیپەی گەیاندۆتە ئاستی یەکەم لە ڕووی ڕەفتاری وەرزشیەوە ئارسناڵ پلەی شەشەمە ئارسناڵ لە پلەی شەشەمی ڕزبەندی یانەکانی پرێمەرلیگا ئارسناڵ
39 کارتی زرد و 3 کارتی سووری بەڕوودا بەرزکاتەوە وە کۆتا یانە لە پرێمەرلیگا کە پلەی 20می هەیە یعنی لیدز یونایتددا کە 85 کارتی زرد و 1 کارتی سووریشی بەڕوودا بەرز کراوەتەوە ئەمە کۆمەڵێ زانیاری تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی ئەم شەوی نێوان ئارسناڵ و لێڤەرپوڵ کە لەمان کاتدار ئەم شەو لە هەمان کاتدا برایتۆن و تۆتنام یاریکی گرنگ ئەنجام دەدەن کامیارێش بۆ ڕکابەری تۆتنام بۆ گرتنی پلەی چوارەم زۆر گرنگە بە تایبەتی دوای شکستی یاری ڕابردویان بەرامبەر مانچستەر یونایتد کە خۆی لە خۆیە ئەمە بۆ هەردوویانە گرنگی دەبێت. دەچمە سەر یارەکانی چامپیۆنز لیگ ڕوبەڕووبوونەوەی ئەتلێتیکۆ مەدرید و مانچستەر یونایتد ئەمەوێت سەرەتا سەرنجی خۆم بدەم دواتر دەچمە سەر ئاماری یاریەکەیان. براوەی یەکەم لە یاری لە نێوان ئەتلێتیکۆ مەدرید و مانچستەر یونایتد دیگۆ سیمیۆنی ڕانەری ئەتلێتیکۆ مەدرید. ئێمە پێشتر زۆر سەرزانشتی سیمۆنیمان کردو بە تایبەتی وەکو خۆشی لە دوای یارەکە ئاماژەی پێکرد تی سەرەتا ڕەخنەیەکی زۆرمان لێدەگیرا شانی بووین ئەمە هۆکار بوو بۆی کە تیپەکەمان باشتر بێت. سیمیۆنی 180 خولێکی تەکتیکی بەرامبەر بە مانچستەر یونایتد یاری کرد و توانیشی سەرکەوێ بەسەر ڕالف ڕانجنیکە. براوەی یەکەم لەم یاریەوە ئاماژەم پێکرد سیمۆنیە دواتر هێڵی بەرگری ئەمیانەیە بە سەرکرداتی ساڤێچ کە توانیان ئاستێکی ناوازە پێشکەش بکەن لە پشتی ئەوانیشەوە گرنگترین کەس لە ئەتلێتیکۆ مەدرید کە ئۆبلاکی گۆڵچی سلۆڤینی یانەکەیە کە لەم یاری مانسەریشە دوو تۆپی مەترسیداری جێڕاوە کە تۆپێکی لەنگەڵ هەروەها لە دانەسەرەکەی ڕاڤالڤاران لە بەرامبەردا ڕالف ڕانجنیک کە بە ڕاهێنەرێکی تەکتیکی سەرف ناسراوە ئێمە زۆرێکیش لە بەرنامەی گفتوگۆی دەریاری ئاماژەمان پێکردووە ئەم ڕایەنەرە خاوەنی فەلسەفەی یاریکردنە هاوشێوەی گواردیۆلا هاوشێوەی یۆرگن کلۆپ هاوشێوەی ڕایەنەرانی دیکەی ئەڵمانیا بەڵێ خاوەنی فەلسەفەی یاریکردنە بەڵام تاوەکو ئێستا لە هیچ تیپێکە ئەم پلان و شێوازی یاریکردنەی خۆی بە شێوەیەکی سەرکەوتوانە جێبەجێ نەکردووە بە شێوەیەکی سەرکەوتوانە داڕشتەی پلانی بە سەرکەوتوانە جێبەجێ نەکردووە لە با بیرۆکە و پێبێ بەڵام تۆ گرنگە چۆن تەطبیقیکەی بەسەر یاریزانەکاندا ئەو کەرەسانەی کە لە بەردەستان چۆنن تاوەی بە باشترین شێوە ئامادەیەکەی بە شێوە ڕوبەڕووبنەوە زۆر کەس ڕەخنە لە سیمۆنی دەکرێت بە پلانی بەرگریکردن یاریەکە ینی ڕالف ڕانجنیک دوایەکە ئاماژەی بۆیە وتی ئێمە ڕوبەڕووی بەرگریکارێکی تون بووینە تەوانێ و تووشی ئاستەنگی زۆر هاتووی بەڵام ئەمە شێواز یاریکردنی ئەتلێتیکۆ مەدریدە سیمۆنی توانیوێتی 180 خولەک ئەم تیپە لە بەرگریەکی تۆکمای بێڵێتەوە ئێتۆ ئەگەر تیپێکی ێرشبەری و خاوەنی فەلسەفەی یاریکردن بی ئەبێ کەلێن لەم هێڵە بەرگریە دروستکەی کە تۆ بە 180 خولەک نەتوانانی کەلێن لەم تیپەیە دروستکەی کابێ سیمۆنی سەرکەوتوو بۆ بەسەر تۆیە سیمۆنی بە شێوەیەکی ئازانە سەرکەوتوو بۆ بەسەر تۆیە دەچمە سەر گرافیکی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی نێوان مانچستەر یونایتد و ئەتلێتیکۆ مەدرید وەک ئاشکرایە کۆنتڕۆڵی تۆپ بۆ مانچستەر یونایتد لە 160 بووە بۆ ئەتلێتیکۆ مەدرید لە 140 بووە باڵادەستی مانچستەر یونایتد زیاتر بۆ تا ئەتلێتیکۆ مەدرید مانچستەر یونایتد 11 لێدانی ئاراستەی گۆڵ کردووە بە کۆی لێدانەکان چ لە ناوچەی سزا و دەرەوەی سزا هەموو حاڵەتەکان لە بەرامبەردا ئەتلێتیکۆ مەدرید سەر ڕایان پلانە بەرگریکردنی جێبەجێ کردووە 8 لێدانی بۆ گۆڵی مانچستەر یونایتد هەبوو لە کۆیەم 11 لێدانە ئەتلێتیکۆ مەدرید 5 لێدانی ناوگۆڵی گرتووە بەڵام ئەتلێتیکۆ مەدرید 3 لێدانی ناوگۆڵی گرتووە ئەم خاڵە چییە کە هێرشی مەترسیدار نووسراوە دەمەوێت ئاماژەی پێم مانچستەر یونایتد 74 جار مەترسی لەسەر بۆکس منتیقەی جەزای ئەتلێتیکۆ مەدرید دروست کردووە کامە زانیاریکی تایبەتە بە یاریەکان لە بەرامبەردا ئەتلێتیکۆ مەدرید 15 جار مەترسی لەسەر بۆکسی مانچستەر یونایتد دروست کردووە لە کۆی 74 مەترسی لەسەر بۆکس مانچستەر نەیتوانیوە مەترسیەکی ئەوتۆ کە بۆ گۆڵێک بێ بیخاتە سەر گۆڵی ئەتلێتیکۆ مەدرید کەوا بێ ڕانجنیک سەرکەوتوو نەبووە لەوەی کە
شێوازێکی تر بۆم تیپە بدۆزێ بتەوە جگە لە تۆپ بەرزکردنەوە کە دواتریش دەچمە سەر گۆڕانکارەکانی کە ئەنجامیە هەردوو تیپ یەک هەلی ڕاستەقینەی گۆڵیان هەبوو بە کوی یارەکە مانچستەر تۆپەکەی ئیلانگا بوو کە بەرسەریان ئۆبلاکە و تەمان لێدانە ئۆفبەرەکان نابنە مەترسی ڕاستەقینە لەبەری لە تەکتیکی ڕایەنەرەوە نییە بەڵامەوەی ئیلانگا لە شێواز یاریکردنی مانچستەر ئەم هێرشە بەرهەم هاتووە ئەمە هەلێکی ڕاستەقینەی گۆڵ تۆمارکردنە کاکرێ لە ڕایەنانەوە ئیشی بۆ بکرێ بەڵام لە دەستیاوە ئەو ژان ئۆبلاک تۆپەکەی جێرا بەڵام ئەتلەتیکۆ مەدرید ئەو بیگ شانسەی کە هەیەی یەک دانەبوو گۆڵی پێکرد کە ئەویش لە شێواز یاریکردن و هەڵدانێکی گریزمانەوە بوو کە دواتر لۆدێ توانی گۆڵی سەرکەوتنی پێ تۆمار بکات پاسە دروستەکانی مانچستەر لەم یاریەدا 183 دروست بووە 174 پاسەکانی ئەتلەتیکۆ مەدرید دروست بووە ناوچەی بەرامبەر چییە؟ تیپێک لە دوای تێپەڕاندنی ناوچەی هێڵی ناوەند لە یاریگا دەچیتە ناوچەی تیپی ڕکابەت پاژەوەی هێڵی ناوەندی خۆ تێدەپەڕێنی دەچیتە ناوچەی تیپی بەرامبەر مانچستەر یونایتد 155 جار چۆتە ناوچەی ئەتلەتیکۆ مەدرید داوانێ بەبێ توانی بێتی گۆڵێک تۆمارکە ئەتلەتیکۆ مەدرید 96 جار چۆتە ناوچەی مانچستەر یونایتد داوانێ لە کۆتایشدا گۆڵێکی لێبەرهەم هەڵ ئەوەی کە شۆڤەیەکی تایبەت بێ بەمە وەکو ئاماژەم پێکرد لەسەر ڕاڵە ڕانجنیک زیاتر دەوەستم ئەو گۆڕانکاریانەی ئەنجامیدا ئەم تیپە حلولی گۆڵکردنی نەدۆزیەوە ڕاستە لە کۆتا ساتەکان هەموو گۆڕانکاریەکانی ئەنجامدا ماگوایری بردە دەرەوانێ فرێدی بردە دەرەوانێ گۆڕانکاری ئەنجامدا بەڵام یەکێک لە چالاکترین یاریزانەکانی مانچستەر یونایتد لە یاری شەوی ڕابردوو برۆنۆ فێرناندێز بوو بەڵام لە سەرەتای گۆڕانکارەکان ڕاڵە ڕانجنیک برۆنۆ فێرناندێزی بردە دەرەوانێ ڕەنگە زۆرێک بپرسن لەوەی کە بەرپرسیارەتی ڕۆناڵدۆ لێرەدا چییە؟ ڕۆناڵدۆ بەو جوڵانەی کەی کرد لە یاریگایە بەو جوڵانەی کەی کرد لە یاریگایە تا ڕادەیەک هێرشەکانی مانچستەر یونایتدی تێکگا بوو لەوەی پەچی دەکەوت یعنی دایم تۆپەکان لە ڕۆناڵدۆ قەتع دەبوو بەڵام لە هەمان کاتدا ناوەند و باڵەکانی مانچستەر یونایتد هیچ تۆپێکی مەترسیداریان ئاراستەی ڕۆناڵدۆ نەکرد تا ئەوەی کە بەرپرسیارەتی ئەم شکستە یونایتدی بەرکرد بەرپرسیاری یەکەم لە شکستی یونایتد ڕاڵە فرانجنیکە کە نەیتوانی شێوازێکی گونجاو بۆ ڕوبەڕووبوونەوەی دیگۆ سیمیۆنی بدۆزێتەوانێ دواتریش یاریزانەکانی مانچستەر یونایتد بە شێوەیەک لە شێوەکان بەرپرسیارێکیان بەرەکەوێت لە هەمان کاتە لە هاتووی ئەتلەتیکۆ مەدرید بۆ دیگۆ سیمیۆنی دەگەڕێتەوانێ کە بەو شێوەیە دەبێت ئازانم ئەو پرسیارانی دەیکەن من هیوادارم تایبەت بێ بە ئەوەی کە ئێمە شرۆڤی لەسەر دەکەین لەبەر ئێمە ڕۆژانە لەگەڵتان دەبین هەر ڕۆژێک بەپێی تەوەری بەرنامەکە بەپێی تەوەری گفتوگۆکانمان ئێوە پرسیارەکان ئاراستەکەن نەگرێسەوە باز لە کلاسیکۆ و باس لە مێسی و پاریس سەن جەرمانەوە حاڵەتانە بکەین ئەوە لە کاتی خۆیان ئێمە گفتوگۆی لەسەر دەکەین یاری دووەم ڕوبەڕووبوونەوەی نێوان بەنفیکا بوو لەگەڵ یانەی ئاکس ئەمستەردامە کەوتو دوێنێ ژاماژەم پێکرد هەردوو یارەکە ئەنی تەنانەت لە یاری نێوان مانچستەر یونایتد و ئەتلەتیکۆ مەدرید دیشان من دوێنێ ئاماژەم بەوەدا کە ئەم یاریە مەترسیدارە ڕیکۆردەکانی ئەتلەتیکۆ مەدرید لە خاکی ئینگلتەرا پێمانەڵێت ئەتلەتیکۆ مەدرید ڕکابەرێکی بێزە و ئەوەشیان دووپات کردوانێ کە وەکو ئاماژەم پێکرد بردنەوە بوو لە چێلسی بردنەوە بوو لە لیڤەرپۆڵ بردنەوەش بوو لە لیستەر سیتی کامە خۆی لە خۆیدا دافعێک و پاڵنەرێکی زۆر باش بوون بۆ ئەتلەتیکۆ مەدرید ئەبەو شێوە باشە دەرکرێت دەچمە سەر یاری ئایاکس و بەنفیکا کە تێیدا ئایاکس ڕوبەڕووی شکست هاتەوە ماڵاوایی لە یاریەکانی چامپیۆنز لیگ کرد کۆنتڕۆڵی تۆپ باڵادەستی تەواو لای ئایاکس ئەمستەردام بوو کابەڕێژەی لە 169 کۆنتڕۆڵی تۆپی کرد بەڵام بەنفیکا بەڕێژەی لە 131 کۆنتڕۆڵی تۆپی کرد ئایاکس ئەمستەردام 16 لێدانی هەبووە بۆ گۆڵی تیپی ڕکابەر لە بەرامبەردا پێم وابێ هەڵەیەک لە لێدانەکانی بەنفیکا بۆ سەر گۆڵی تیپی ڕکابەر کە 4 لێدانە ئەو لێدانانە بۆ گۆڵ کە لەم 4 لێدانە لەم 16 لێدانە ئایاکس ئەمستەردام دوانی ناوگۆڵی گرتووە لە بەرامبەردا ئەم سیانی ناوگۆڵی گرتووە واتە
بەنفیکا هێرشی ڕێکخراوی بۆ خۆی ئەنجام داوە کە توانیوێتی بە شێوەیەکی باش هێرشەکانی مەترسی لەسەر گۆڵی ئایاکس دروستکە کە ئەمەش دەگەبێتەوە بۆ ڕانەری نوێی تیپەکە نیلسۆن کە توانیوێتی بە شێوەیەکی باش تیپەکەی ڕێبخە و هێرشەکانی ڕێکخراو و مەترسیداتر بن تا ئایاکس. ئەوەی کە باسم کرد 190 هێرشی مەترسیدار بۆ سەر بۆکسی تیپی ڕکابەر، ئایاکس ئەمستەردام 190 هێرشی بۆ سەر بۆکسی تیپی ڕکابەر ئەنجام داوە، لە بەرامبەردا بەنفیکا تەنها 25 هێرشی بۆ سەر بۆکسی تیپی ڕکابەر ئەنجام داوە. لە 184 پاسەکانی ئایاکس ئەمستەردام دروست بووە، لە 165 پاسەکان هی بەنفیکا دروست بووە، 147 ئایاکس 147 جار چۆتە دەرەوەی ناوچەی هێڵی خۆی واتە لە ناوەندی بەنفیکاوە دەستی کردو بە هێرشکردن، لە بەرامبەردا 64 جار بەنفیکا ئەمەی ئەنجامداوە. یعنی ئێمە دایم باس لە پلانی یاریکردن دەکەین. تینهاک هەمان ستایل یاریکردنیە، ستایلێکی تایبەت بەخۆیە لە یاریکردنە کە بۆ ڕوبەڕووبوونەوەی بەنفیکا بەکارهێنا و لە یاریچوونی شا سەرکەوتوو بوو لە قۆناغی کۆمەڵەکان ڕێژەیەکی زۆری گۆڵ تۆمارکردنی ئەنجامدا کە سپاسیان هالەری ژێکێکە لە گۆڵکارەکانی چامپیۆنز لیگ بەڵام ماڵاوای کرد. لە بەرامبەردا بەنفیکا پاش لابردنی جیسۆسی ڕانەری پێشوو ئێستا ڕانەرێکی نوێ گوژمێکی نوێ بەم تیپە داوەتەوە و نابێت لە بەنفیکاشا ڕۆڵی نیکۆلاس ئۆتامێندی لە یاد بکەین بەرگریکاری بازموونی ئەم تیپە کە توانی بە شێوەیەکی باش سەرکردایەتی هێڵی بەرگری بەنفیکا بکات لە ڕوبەڕووبوونەوەی هێرشەکانی ئایاکسا و نیلسۆنیش پێکهاتەیەک و داڕشتەیەکی زۆر جوانی بۆ ڕوبەڕووبوونەوەی تینهاکدانا. لە بەرامبەردا گۆڕانکارەکانی تینهاگیش سەرکەوتوو نەبوو، شێوازی گۆڕینی هێرشەکانی لەم یاریەدا وەکو پێویست نەبوو. یاریزانانی ئایاکس وەک دەوترێت لە ڕۆژی خۆیاندا نەبوون تاوە هەمان ئاستی قۆناغی کۆمەڵەکان و هەمان ئاستی یاریچوون بەرامبەر بەنفیکا پێشکەش بکەنەوانێ و نابێ ڕۆڵی نونێزیش لە یاد کرێت کە لە کۆی کەمترین تۆپ توانی گۆڵێک بەرهەمبێنێ ئەگەرچی بەرپرسیارەتی گۆڵەکەی ئایاکس ئەمستەردام بە ڕێژەیەکی زۆر دەکەوێتەوە سەر ئۆنانای کامێڕۆنی گۆڵچی یانێ ئایاکس ئەمستەردام کە لە کاتی هاتنەدەرەوەی نەیتوانی بە شێوەیەکی باش تەختەی تۆپەکە بکە. ئەمە ژوای کرد بەنفیکا گۆڵەکە بکە کە وەلای هەمووشتان ئاشکرایە ئۆنانا هاوینێم ساڵ گرێبەستەکەی لەگەڵ ئایاکس ئەمستەردام کۆتایی دێت و پەیوەندی بەیانەی ئینتەر میلانی ئیتالیەوە کردووە. سەرنجتان بۆ یارەکانی ئەمشەو ڕادەکێشم بە شرۆڤەیەکی کورت لەسەر یارەکانی ئەمشەو کاتێدا ڕوبەڕووبوونەوەی هەردوو یانەی چەڵسی و لیل کە یاری چوون بە دوو گۆڵی پێوەڵام لە سوودی چەڵسی کۆتاییاتوە. لە پێش دەستپێکی یارەکە تۆماس تۆخێڵ باسی لەوە کرد کەم گرفتانەیەم دوایی سەرۆکی یانەکە ڕۆمان ئەبرامۆڤیچ کێشەیەکی بۆ دروستکردن بۆی جەنگی وڵاتی ڕووسیا و ئوکرانیاوە، بەڵام چێلسی بە پشتبەستن بە ئەنجامی یاری چوون تیپێکە ئەفزەڵێتی بەسەر میلاتاوی لەم یاریەشدا ئەگەر سەرکەوتنەکەشی دووبارە نەکاتەوە بە یەکسانی بێتە دەرویشێک بە لەو تیپانی دەگاتە چارێکی کۆتایی و نابێمە و خاڵەش لە یاد بکەین چێلسی هەڵگیری نازناوی ساڵی ڕابردووە. لە بەرامبەر دایانەی لیل ئەگەرچی پاڵەوانی وەرزی ڕابردووی خولی لیکۆنی فەڕەنسایە بەڵام ئاستێم ساڵی وەک پێویست نییە. سەرکەوتنیشی لە قۆناغی کۆمەڵەکان بە دەرفەتدانی یانەکانی شپیلە و ڕکابەرەکانی دیکە بوو کە لە کۆتاییان لیل لە کۆتاساتەکان گەشتنی با قۆناغی شانزەم سۆڤێت کرد. واتە ئەکرێ بڵین کاروانی لیل لەم قۆناغەیە کۆتایی بێت مەگەر شتێکی چاڕوان نەکراو لە یاری ئەمڕۆیە ببێنێ. ئەوەشی کە لە چێلسیە یاری ناکات لەم یاریەدا هەمووان دەزانین چڵوڵ ئیسابەیە بەرام ڕیس جەیمس و هۆچسۆن ئۆدۆی لە یاری ئەمشەودا ئامادەن، بەڵام کەرەسەکانی بەردەم تۆماس تۆخێڵ شێوازی یاریکردنی تۆماس تۆخێڵ دەرفەتەیە بەوەی کە چێلسی لە یاری ئەمشەودا وەکو تیپی براوە دەرکێت. گرنگترین یاری کە یاریەک بێ هەمووان ڕێژەیەکی بەرچاو تامەزرۆیان بۆی هەبێ ڕوبەڕووبوونەوەی ڤیاریال و یۆڤانتۆسە کە یاریچوون لە یاریگای لا سیرامیکا بە یەکسانبوون بە گۆڵێک لە نێوان هەردوویانەدا کۆتاییاتوە. ئەوەی گرنگە بۆ یۆڤانتۆس لەم یاریەدا بۆ ماسیمیلیانۆ ئەلیگری ڕانەری ئەم تیپا گەڕانەوەی هەریەکە لە جۆرجیۆ چیلینی هەروەها پاوڵۆ دیباڵایە کە ئەمە توانایەکی زیاتر دەدا بۆ یوڤە تا ئەوەی ڕوبەڕووی ڤیاریال بێتەوە، بەڵام کێشەیەکی گەورە لێرەدا بۆ یوڤە هەیە. ڕوبەڕووی ڤیاریال دەبێتەوە کە لە دوای ڕیال مەدرید و بەرشەلۆنەوە
باشترین تیپی ئیسپانیایە لەگەڵ ئۆنای ئیمریە بۆ ڕوبەڕووبوونەوە ئەوروپیەکان. ئیشبیلیە بێگومان لە ئەوڕۆلیگا ئاسێکی زۆر باشیەیە پێشتریش بینیمانە چەند جار لەگەڵ ئۆنای ئیمریا بوونەتە پاڵەوان بە ئامان شوێ ئۆنای ئیمری لەگەڵ ڤیاڕیاڵان کارەشی ئەنجامدا بۆ تیپەکەی کە هەمووان دەستکەوتەکانی ئۆنای ئیمری لە ئەوڕۆلیگا دەبینن و لە هەمان کاتا لەم ساڵی چامپیۆنز لیگا لە کۆتا ساددا لەناو یاریگای ئەتڵەنتایە بردنەوەی هێنا کە یاریگایەکی زەحمەتە تەنانەت مانچستەر دیش نەیتوانی لەناو بەرگامۆیە سەرکەوتن تۆمارکە بەڵام ڤیاڕیاڵ و تیپەکەی ئۆنای ئەمری سەرکەوتنیان بۆ خۆیان هێناوە بلیتی قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگیان بڕی. لەبەرەوە ڕوبەڕووبوونەوەی ڤیاڕیاڵ لە خاکی ئیتالیا بۆ یۆڤانتۆس مەترسیدارە. ئۆنای ئیمری ڕایەنەرێکی لاتووە پێگاتەیەکی تۆکمۆی لەبەردەمدایە بە سەرکرداتی دانجۆمە هەروە پاری خۆی مەنابێ لە یادیانکەین کامانە کۆمەڵە یاریزانی ویلیاتون کە توانیوانە بە شێوکی باش تیپەکەی ئۆنای ئیمری بەرەو پێش بەرن و مەترسی بەردەوام لەسەر تیپی ڕکابەر دروست دەکەن. لەبەرەوە ڤیاڕیاڵ ئەم شەو ئەگەر تیپێکیش بێ ماڵاوایی کە من دڵنیاتان دەکەمەوە زەحمەتێکی زۆر بۆ یۆڤانتۆس دروست دەکات. لە بەرامبەردا مامەڵەکردنی ئەلێگری شێوازی یاریکردنی ئەلێگری کە لە توانەکانی بۆنوچی بە ڕێژێکی زۆر لە یاریەم شەو بێبەش دەبێت زۆر گرنگە بێت لەم یاریەدا کە سوود لە سیانەی هێرشبەری ئەلڤارۆ مۆراتا، دۆسان ڤلاهۆڤیچ هەروەها پاوڵۆ دیباڵا وەربگرێت تا ئەوەی بە گۆڵێکی زوو بگاتە سەر گۆڵی ڤیاڕیاڵ تا ئەوەی تیپەکەی بخاتە ئۆقرەیەکی باشەوە چونکە ئەنجامی یەکسانبوون لەم یاریەدا بە هەموو شێوەیەک دەیگەێنێتە کاتی زیادکرا و دواتر لێدانەیەک لاکەرەوەکان واتە بامان شێوەی یاریشەوی ڕابردوو ئێستا هەریەکە لە ڤیاڕیاڵ هەروەها یۆڤانتۆس خاوەنی تەنها خاڵێکن تەنها تیپی براوە دەگاتە قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ. لە یاری لیل و چێلسیشە لە هەمووتان ئاشکرایە چێلسی بە دوو گۆڵی بە وەڵام یاریەکەمی بردوێتەوە تەنها بردنەوەی لیل بە جیاوازی دوو گۆڵ یارەکە دەگەینێتە کاتی زیادکرا و هەر بردنەوەیکی تر جگە ئەگەر جیاوازی گۆڵێ بێت بێگومان چێلسی دەگاتە قۆناغی داهاتوو بە پێچوانەشەوە سەر و دوو گۆڵ بە هەموو شێوەیەک لیل دەگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ و ئەوەشی تێبینی دەکرێت ڕوبەڕووبوونەوەی سەرنجڕاکێش وەک پێم وتن لە نێوان هەردوو یانەی ڤیاڕیاڵ و یۆڤانتۆس دەبێت. ئەوەی ئەمڕۆژ پێشکەشم کردن شیکاری تایبەت بوو بە سێ یاری کە لە گرنگترینیان یاری پرێمەر لیگ بۆ لێڤەرپۆڵ و ڕوبەڕووبوونەوەی لێڤەرپۆڵ و ئەرسناڵە و دوو یاری ماوەی چامپیۆنز لیگ ئەنجام بدرێ و تەواوی تیپەکانی قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ یەکلا دەبن. تاڵقەکانی داهاتوو بەخواتان ئەسپێن و سپاس بە هاوکارانم خاتانەکە.